هەمووانی دەرخستوە بووم بۆ چاکەم لەگەڵیان کردی سەر دەرناکەم لە خۆم خۆم دەردم کەم نەبوو تا خەمی ئێوەش بخۆم زەمانە پیری کردم بە غەم تێپەڕی ئەمڕۆم لە دەست دۆست و دڵداری دڵی پڕنا سۆر و سۆم لەلایەک چەقۆی دۆستەیانیش بۆ یاڵوەنجەڕۆم حەز ناکەم کەس ببینم لە کۆڕیانە نامۆم شاڵاو کۆیی هاتووە دەڵێ ئاوە بڵێ بۆم ئەوە چاچی بۆ دەڵێم لەسەر ئەو ڕتمەی دەڕۆم ئەوە چاچی بۆ دەڵێم لەسەر ئەو بەزمەی دەڕۆم تۆقیون لەو قوڕانەش دەرچوتم ناتوانن لێی تەقیون هەر بەرەو سەرکەوتنم لە حەسوودی تەقیون کەوتن و نەمانی من لە خەیاڵتان چەسبیون هەندێ بەناو دۆستەیە بیسنە ناو گەنیون زاران لەسەر سفرەم بوون وەک یەکەس و هەتیون شاڵا وای پێخۆشە ئەمنیش بۆم داڕژیون شاڵا وای پێخۆشە ئەمنیش بۆم داڕژیون ئەوەش بۆ عیمادی ئەوەی ڕقی لە تۆیە بزانە لێم تۆقیون ئەوەی یەو شەو لێرەیان دایمەم بە مەردی دیون ئەی هەبوو نەدواتامانم ئەی خوێنێ نەرخوێن بەرم شادی ببەخشە بەدڵ گوڵم مەینەت دابەرم شەوان نەربەخە بەرم لە خەیاڵی دولبەرم دڵم ئۆقرەی ناگرێ لە دووریت بەسەر بەرم خۆشیم نییە لە دنیا بێخەبەرم حەسرەتی دنیاتون لەلایەن دەست بەسەرم حەسرەتی دنیاتون لەلایەن دەست بەسەرم هێندەم تاڵی کێشاوە تا بڵێ قوڕ بەسەرم گۆیم لەلایە بۆی دەڵێم نەرم نەرم ئەوە بۆ عیمادی ڕێزی لەبانی سرم ئەوە ساعیمادی ڕێزی لەبانی سرم فاروق سورتیم لەلایە ئەم شەو بۆی دەکەم گەرم بۆ عەلی خۆشناوە بۆ عەلی
خۆشناوە ئەم شەو کە نایکەم شەرم عەلی زۆر سپۆرتە دانیشتووە بەرامبەرم بۆ هاودەم و هاومەندی هاودەم و هاومەندی گەحدەکەی دەکەم گەرم میوانەکان بەخێرێن ڕێزیان لەبانی سرم میوانەکان بەخێرێن ڕێزیان لەبانی سرم بڵێتی پشت و تووبووم وەرانمی خەزانی تۆ زەفاکار و بێمەهری زۆر باشیش نەزانی تۆ من دڵم خستە ژێر پێت من دڵم خستە ژێر پات کەسی پێ نەزانی تۆ شێوەک من خۆشی ویستی بۆ ئاوا نەزانی تۆ بەهارم نەدا ئەمن پاییزانی تۆ بە حەڵاڵی تۆم دەویست لە لای ئازیزانی تۆ سێفە هیوای بەهارێ بووم وەک دڵا ڕێزانی تۆ ئێستا لە دڵی منای منم ئاوێزانی تۆ كموشو عما صورتم للايا باران بياديتو عما صورتم للايا باران بياديتو او بندي بودنيرم بو بيانو شانو ليرا بيان نردلم ليرا ديلم راستوكم فاروق صورتم للايا كري مردو سر بخوم شوزيرك بوي دلم مالي بوينا كان رورو بو علي خوشناوا بو علي خوشناوا لجن نبي رنزرو بو هاومند و هاودەما خۆشحاڵم بەندی دایتۆ پایە داربیە بژی سڵاو لەم ماوەشانۆ گەردی بۆ شادی تۆ يلا